خۆشەویستان و ئازیزان لە بەرنامەی تیرۆژ ئەو کاتان باش کە بەرنامەی تیرۆژ بەرنمەیەکی ڕۆژانەی سلێمانی تیڤە دەوەسل لە بابەتە هەنووکی وە بابەتە زیینەکانی ڕۆژ ئەویش بە میوانداری پسپۆڕان وە شارەزایانی ئەو بواری کە دێنە ستۆدیۆی بەرنامەی تیرۆژ ئەمجار زۆر بەڕێست کاک نەوزە شێخ کامیل وەکو سەرۆکی لقی سلێمانی سندیکای ئابووریە ناسانی کوردستان لە بابەتێکی هەرە زۆر باسکرا و هەرە هەستیار تاوتوێی بابەتێکی ئابووری ئەکەین و لەو نێوەندا کە بابەتی کڕۆناش کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە بابەتە ئابووریەکەوە لەگەڵ کاک نەوزات شێخ کامیل لەم تەوەرە دەدوێن بە تایبەتی بوعدە ئابووریەکەی تاوتوێ ئەکەین کاک شێخ بەخێراتی زۆر سپاس بۆ جەناویشتان زۆر بەخێراتی زۆر سپاس کاک شێخ پرسیارێکی جەوهەری و پرسیارێکی ئەوەی کە پەیوەندی بە گوزەران و ژیانی ئێمەوە هەیە عێراق کوردستان بێ و بە تایبەتی دیوە ئابووریەکەی کە پەیوەستە بە بابەتێکی تەندروستیەوە کە ڤایرۆسی کۆڕۆنایە ئەوەی کە مقۆمقۆیە و ئەوەی کە لە سەرچاوە ئابووریەکان یاخود هەواڵە ئابووریەکانە کە باسەکرێ ناکۆکی نێوان رووسیا و سعودیە و دابەزانی نرخی نەوتە چۆن لەگەڵ کاک شێخ ئەم بابەتە تاوتوێکەین کە گوزەران و ژیانی ئەمە پەیوەندی بە ینی زیاتر لە سەدا 90 پەیوەندی بە نەوتەوەیە نەوتیش ینی نرخی دابەزیەوە بۆ 25 دلار لە هەمان کاتە بەرمیلێ ئاو بە بەراورد 30 دلارەکە چۆن کاک شێخ وەکو ئابووری ناسێ و پسپۆڕێکی ئابووری تاوتوێی ئەمە بکەین کە رووسیا سعودیە ناکۆکیان چیەوە بۆ کارگەیشتوتە ئەم ڕادەیە کە بە تایبەتی لە دابەزانی ئیش و وەسانی ژیان بە تایبەتی بەعام لە جیهانە سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ئەگەر ئێمە وەکو لایەنە ئابووریەکە باز لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکەین کە ڤایرۆسی کۆرۆنا دوو مەترسی هەیە لەسەر مرۆڤایەتی و لەسەر ئابووری جیهانیش ئێمە زیاتر قسە لەسەر لایەنە ئابووریەکە دەکەن چ کاریگەرێکی هەیە لەسەر ئەم بابەتە چونکە ئەم ڤایرۆسە یەکێکە لەو ڤایرۆسانەی کە زۆر زوو بڵاو بوویەوە بە جیهاندا ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا ڤایرۆسە بوو بەڵام وەک بەقەدەر ئەم کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ و لەسەر ئابووری جیهان دروست نەکرد لە کۆنتڕۆڵ هۆکاری دروستبوونەکەیشی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوانێ ئەم بڵاوبوونەوە خێرایی یەکێ لەو هۆکارانە دەکرێت بۆ چەندە پەیوەندی بە ئابووریەوە هەیە سارەکەم لەبیر نەکردوکە بەڵدڵنیاییەوە بۆ ئەوەیە کە بزانین ئێمە ئەم چونکو بەڕاستی تۆ کە باسی کاریگەری ئەم ڤایرۆسە دەکەی پێش ئەوەی کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ دروستکە کاریگەری لەسەر ئابووریش دروست کرد ڕاستەوخۆیانی بە هاوتەریبی دروست بوو زیاد بە زۆر بە زیادیشەوە بۆ ئێمە کە وتمان قسە سەر بە ئابووریەکە دەکەین لەو ڕوانگەیەوەیە کە ئێمە بۆ بەمپەلەیە بڵاو بوویەوە ئاوا کاریگەری لەسەر ئابووری کردێکسەر هۆکارەکەی بۆ چەند هۆکارێکە کە بەخێرایی دەمەوێت ئاماژەیەکیان پێ بمێت لەوانەیەوەیە کە ڕێژەی دانیشتوان ئەگەر بەراوردێکی کێن لە ساڵی 2002 کە ڤایرۆسە بڵاو بوو لەگەڵ ئەمەی کە 2020 بڵاو بوویەوە فەرقەکە لەوەدایە لە ساڵی 2002 ڕەنگە ڕێژەی دانیشتوانی جیهان لە 6 ملیارد کەسێک بوو بێ بەڵام ئێستا زیاد لە 7 ملیار و نیوە کەواتە ئەمە ڕێژە زۆری دانیشتوان ینی پێکدادان و مەسەلەن ڕوبەڕووبوونەوە و بە یەککەوتنی زۆرتر ئەوە چ پەیوەندیەکی بە دیوە ئابووریەکە چۆن پەیوەندی هەیە تۆ کە ئەم خەڵکە زۆری کە لە کۆمەلگا دروست ئەبێت حرەکەت زیاتر دروست ئەبێت مەسەلەن ئێستا گەشتیارەکانی ساڵی 2002 600 میلیۆن کەس بوون لەم 2020 ملیارێک و 500 میلیۆن هزار کەس بوون کەواتە ئەم گەشتیارانە هەمویان هەڵکەسان هەڵگری جۆرە لە نەخۆشی ڕەنگە جۆرە شتێکی کێشەیەکی دیاریکراوە کەواتە ئەم بەریەکەوتنی مرۆڤایەتی وای کردووە کە زوو ئەم ڤایرۆسە گەشە بکات ئەمە دوو هۆکاری ڕەنگە ناڕاستەوخۆ بێ بۆ گەشی ئەم ڤایرۆسە بە خێرایی و چ کاریگەرێکی لەسەر ئابووری کردووە خاڵێکی کە لە ڕابردوودا قەبارەی ئابووری جیهان بە شێوەیەک بووە مەسەلەن ئەو سار گەرباسی چڕی دانیشتوانیشکەن چڕی دانیشتوان ئەو سا بۆ 1 کیلۆمەتر 40 کەس لە 1 کیلۆمەترا بووە ئێستا 50 کەس لە 1 کیلۆمەترا کە ئەمەش یەکێکە لەوەی کە چڕەکان بچوو بوونەتەوانیانەوە بۆ فراوان بواە باشتر بوو ڕەنکاریگەری نەبووە خاڵێکی کە لە ساڵی 2000 ڕێژەی شارنشین لە 47 پۆین 6 بووە ئێستا پۆین 55.3 کەواتە دانیشتوانی شارەکان زیاتر بووە کەواتە بەریەکەوتن زۆرتر بووە
خاڵێکی کە ژماری گەشتیاران باسمان کرد کە لە بۆتە ملیارێک و 500 میلیۆن کەس ئەمانە هەموو ئەو خاڵانن کە ئێمە ئەکرێ بڵێن ئەمانە بوونەتە هۆی ئەوە قەبەری ئابووری جیهان قەبەری ئابووری جیهان لە ساڵی 2002 ئەگە بەراورد دەکەن لەگەڵ 2020 لە 2002 ئابووری جیهان 52 تریلیۆن بووە بەڵام ئێستا 87 تریلیۆنە کەواتە ئەم بازرگانیە فراوانە و ئەم بەرێکەوتنە فراوانی وڵاتان یعنی کاریگەری ئابووریەکە زۆر زووتر دەرکەوتیایە کە چ کاریگەرێکی لەسەر ئابووری هەیە قەبارەی بازرگانی دەرەکی لە ئاستی جیهانە لە 2002 حساب بکەن 6 تریلیۆن بووە ئێستا 90 تریلیۆن و نیوە ئەو بازرگانی کە لە بازرگانی دەرەکی لە بینی وڵاتانە کاک نەوزاد ینی مەیلم لەو ئامارانە هەیە ئەو داتانەیە لەبەر دوای توێژنە و دوای لێکۆڵن دەراسەیەکی قوڵەوە بەرەماتوە بەڵام پرسیاری سەرەتای بەرنامەکەم ئەمە بوو رووسیا سعودیە یاخود ئۆپێک لەم نێواندا چ ڕۆڵێک ئەبینێ بەتایبەتی کە ڤایرۆسێکی وەکو کۆڕۆنا دروست بوو و دەستی کار نەماوە دنیا بێتین سەر ئەو وڵامی پرسیارەکە جەنابێت دیارە ئۆپێک و پلاس ئۆپێک هەیە پلاس ئۆپێکەکان ئەوانە ژمارەیە وڵاتی بەرهەمێنی نەوتن کە اتفاقێکیان هەیە ساڵانە دادانیشتن کۆبوونەوە دەکەن پلاس ئۆپێک دەوانێت کە دەرەوەی ئۆپێکن کە رووسیا و کۆمەڵە وڵاتن ئەمانە ساڵانە ڕێکەوتنیانە ساڵانی ڕابردووە ڕێکەوتنێکیان کرد لە بینی بڵێن رووسیا و وڵاتانی ئۆپێکە بەوەی بۆ ئەوەی نرخی نێو جێگیر کەن تۆزێ بەو زمێنێ مێنێتوانێ 1,500,000 بەرمیل ڕۆژانیان کەم کردەوە لە هەردوولا بۆ ئەوەی تەوازن ڕاگرن بەڵام ئەم ساڵ کە قەرار بوو لە مانگی سێ کۆبوونەوانێ و بەردامەیەک دابنێن بۆ کەمکردنەوەی بڕێکی تر نەوت بۆ ئەوەی نرخی نەوت دانەبەزێتەوە زیاتر رووسیا ئامادە نەبوو ئەو ڕێژەیە کە بۆی دانراوە کەمی کاتەوە سعودیش ئامادە نەبوو ئەو ڕێژەیە کە بۆی دیاریکراوە کەمی بکاتەوانێ بۆیە لە ئەنجامی ڕێکنەکەوتنی سعودیە و رووسیا وایە لێ هاوکە ئەو کۆبوونەوەی نەگاتە ئەنجام هەر کەسە ئێستا دوێنەیەکی چوار ئەبوا کۆبوونەوەیەکی کە کرایە لەو کۆبوونەوەی بگەشتە نەتیجەیەک و سیغەیەکی هاوبەش بەڵام دیارە کۆبوونەوەکە ئەنجامێکی نەبوو بۆیە ئێستا ئۆپێک ئۆپێک و ئەندامانی ئۆپێک ئازادەنەوەی چەند دەنێرنە دەرەوە چەند دەفرۆشن دەرەوەی ئۆپێکیش بە هەمان شێوە ئازادەنەوەی چەند دەفرۆشن بە دەرەوە کەواتە ئەم زیادبوون و کەمبوونە لە بەرزبوونەوەی ناردەندەرەوەی نەوت کاریگەری لەسەر نرخی نەوت دەکات چونکە تۆ ئەمە پەیوەندی بە کاڵا خواست و خستنە ڕۆ هەیە تۆ خستنە ڕوت زۆر بێ خواست لەسەری کەمە بێتەوە کە خواست لەسەری کەم بۆ بە هاکەشی دابەزێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان دووەمیشان زانستە ئابوووریەکەواڵێ بەڵام شێخ پێم بڵێ کاک شێخ نەوزاد پێم بڵێ سعودیە پەتیانە پرسیارەکەکەم لێی زیادە ئەم نەوتێ بۆ ڕێژەیە بۆ بەلاشی ئەفرۆشت یاخود بەم واتایی کە رووسیا دەرهێنان و تا ئەوەی کە پێڵن بەرمی لە نەوت بەرەمهێنێت زیاتر لەوەی ینی پێ ئەچێت وە تێ ئەچێت جگەل لەوەی کە ینی پرسیارەکەم تەبەنی کەم بۆ ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و عراقەوەیە کە دابەزانی نرخی نەوتە یاخود فۆکسەکە هەر لەسەرەوەی بۆ بژێوی ژیان ینی ئەلێرایە ئەمریکا چ ڕۆڵەگە بینێ ئەمریکا ئەوە ینی ترامپە 2000 بڕیارەیە لە نێو هەر سعودی و رووسیا ئەمە لە فەیکە ئێسێمە قسەی لەسەر دەکەین مەسەلەی دابەزی نرخێنەوەتە پەیوەندی بە چەندە پەیوەندی بە مەسەلەی ڤایرۆسەکەەوەی ئەوەندە پەیوەندی بە سیاسەتیشەوە هەیە ئەمە باڵادەستی ئەمریکایە لە جیهاندا کە دەیە بە باڵادەستی بمێنێتوانێت باڵادەستی بوونیش پێویستی بە کارکردنی بەردەوامە کارکردنی بەردەوامی تێکلاوانە مەسەلەن دروستبوونی شەڕان مەسەلەن ئەمە دیوێکی نەوتراوە کاک نەوزاد احتیواکردنی جیهانە لە ڕووی سەروەت و سامانە سروشتەکانی جیهان بۆی خۆی بە گەورەی بمێنێتەوانێت ئەمە بەتەنیا بەخۆی ناکرێت پێویستی بەوەیە کە هاوپەیمانەکانی هاوکاری بکەن سعودیش لە ئێستادا هاوپەیمانی ئەمریکایە ڕێککەوتنێکیان کردو ڕەنگە ڕێککەوتنێکە بێ لە بینی سعودی و ئەمریکا یا وڵاتانی ئۆپێک و ئەمریکا بۆ ئەوەی کە ئەم نەوتە بەم شێوەیە بێ ئەمریکا دوو قازانجەکە ئێستا نەوت بەرز بێ قازانجەکە نەوت نزم بێ قازانج بەکە نەوت نرخی بەرز بێ نەوتی هەیە دەیفرۆشێ کە نەوتیش نزم بێ دەچێت دەیکرێتەوە لە بازاردا ئەمە وەکو ئەمریکا خۆی لە ڕوو ئابوووریەکەیەوە بەنسبەت رووسیاشەوە لێ ئێستادا ئەم بادوخی رووسیا تەواونی ئەوە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتە ناوی ئەوە نرخینەوە زۆر دابەزیەوە کە نسبەیەکی زۆر بۆ بودجەی ساڵانەی احتیما دەکاتە سەر ئەو داهاتەنەوەتی کە دەستی دەکەوێت ستێژ ئەو تێگەیشتووە کە ئەمە ملانەیە ئەمریکایە و ئەوان تەبەنی دەکەن دەیانەوێ هێزی رووسیا و هێزی سن لاوازکەن ڕووی ئابووریەوە بۆ ئەوەی ئەو باڵادەستی ئەمریکا لە ئابووری داهەیەتی لە سەربازی داهەیەتی لە سیاسی داهەیەتی بەردەوام بێ جا یاریەکە بە سعودیە دەکەن سعودیە نەوتی زۆرە
ئامادەیە و ئێستش لە بەپلای ئەو پلانەی کە هەیەی شاه محەممەد بۆ تا ساڵی 2030 دەیەوێت اعتیمادی بودجە لەسەر نەوت کەم کاتەوە ئێستا گەر لە سەدا هەشتا بهێنە لە سەدا 25 بۆ ئەوەی داهاتی کە دروستکە لە کشت و کاڵ لە سیاحە لە پیشەسازی احتیمام بۆ کردانە دەدا مادەم احتیمام بۆ کردانە دەدا ئەوێت ئێستا خۆی ڕابێنێت لەگەڵ ئەمجەوەدا فرسەتێکی هاتۆتە پێشەوە ئەمریکاش پشتگیری دەکا دەیە وردە خۆی وا دەبێنێ خەڵکەکەشی بگاتە قەنەعات کە دەبێت ئیتر بە ئاڕاستەی صناعة أو زراعة أو تجارة وسياحة برونك بأراسية ويك اعتماد كان سنة نوت شنك بالهمية كرنجة الرجل الرجان كم بكاتوان يا أمبرز نزمين نرخي نود وهذا كات أبوري أولات تيجدا شنك هر ولاتي اعتمادي لصدا حفتها هاشتاي كوتا سر نود بوجيان أو كات أولات ور دودة برو بوكانا ودشي كات السعودية ده خوي لو درباسكا لصالاني عيندا بوي أمي قوستوت يو ده أما بكا بهلي جو كودر فتيك بو أويك همان زمونی قطر دووبارە کاتوانی اعتیماد کاتە سەر ئەو کەرتانەی تر بۆ کەتەکان کەش ببن بە سەرچاوی دروستکردنی داهات بۆیان جا ئیسفادەی لەمە کردووە لە هەمان کاتیشدا لعبەکەی ئەمریکایە بە سعودیەکە رووسیا پێ زەعیفکە وای لێ بکات رووسیا بێتە سەر مێزی تاوڵە دابنی شێ بڵێ کاکە وەرن ڕێکەوین لەسەر شتێک بەڵام بە دڵنیاییشەوە رووسیا سەر تەحملی ئەم بارودۆخە ناکە سعودیە کێشەی نییە چونکە داهاتێکی باشی هەیە بەرهەمێکی باشیشی هەیە وڵاتانی ئەندامی ئۆپێکیش کەم تا زۆرێک زۆربیان بەداهاتێکیان هەیە جگە لە عێراق احتیمالی زۆری لەسەر نەوتە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمریکا قازانجەکە لەم پرۆسەیەدا ئەو خۆشی ئێستا کردوتی بە دامسپی دەیەوێت بینی سعودیە و رووسیا نزیک کاتەوانێ و دایان بنیشێ لەسەر مێزی گفتوگۆکە ئەمەی کرد وا لێ دەکا کە ئیتر تۆ بڵێ من کاکەوەتە من حەکەمم لە نێوانتانە و خۆشم بڕیارە دەم چۆن تەعاملکە لەگەڵ بارودۆخەکەدا وەر کاتێبی شێوێ نرخی نەوت بەرزەکات وەر کاتیش بێدایە بەزێنێ عراق لەم نێواندا چ ڕۆڵێک بینێ عراق بە معنای ئەوەی کە بڵێ ئەندامی ئۆپێکە ئەندامی ئۆپێکەوە هەناردەیەکی گەورەی نەوتە لە هەمان کاتە کە دراوسەکەی عراق ئێرانە ئەویش کۆی دەرگاکانی زیاترین دەرگاکانی لەسەر داخراوە عێراقێکێکە لە ئەندامە سەرەکیەکانی ئۆپێک ئێستا چۆن بڕیارێکە سێهەم دەوڵەتە لە زیادکرد لە بەرهەمێنانی نەوت و ناردەندەرەوەی نەوتە یەکێکە لەو دەوڵەتانشی کە لە سەدا 93 توانم بڵێم تا 95 احتیمادی لەسەر داهاتی نەوتە بۆ جە و بژێوی ژیانی خەڵکەکەی ئەمە وای کردووە کە ئێستا لە هەموو دەوڵەتەکان زیاتر عێراق کاریگەری لەسەر ئەم نزمبوونەوەی دراوینەوتە نرخینەوتە هەیە وای کردو چونکە هەموو پرۆژەکانی ڕاگیراوە ئێستا ئەگەر بێت و وەکو وڵاتێک خاوەن سیادە نەبێ ڕەنگە لە ئایندەدا تووشی کێشەیەکی قەیرانی مالی بێ کە نەتوانێت بە ئاسانی لێ دەربچێت سیارەکەی ڕێک من ئەمەیە شێخ یعنی هەناردەکردنی نەوت ئەگەر بە هەڵە نەبم ساڵی 74 بوو دووەلی عەرەبی ڕێککەوتن بە هۆکاری ناکۆکینەوان ئەوەی کە پێڵەن فلسطین و ئیسرائیل کۆی فێرما و معمەلەکان پەکیان کەوت یعنی ئەلێرایە کە ئەگەر عراق بەم شێوێ تاکە سەرچاوی یاخود زۆرترین سەرچاوی نەوت بێت بەم شێوێ ژیان وەسابێت لە جیهانە معمەلەکان فێرماکان دەستی کارە تقریبا ناکاتە ئەو مێژووی کە دووبارە بێتەوە ساڵی هەفتە بەڵێن لە بیرم نییە دقیق هەفتاکان بڵێ ینی عراق تووشی قەیرانە بێ دەگەن جا باسێکی عراق بۆ کەم ئێستا لە چ دۆخێکایە عێراق ئێستا لەگەڵ ئەوەشدا کە وڵاتێکی بەرهەمێنی گەورەی نەوتە دەبوایە ئێستا خۆشترین ژیانی بۆ تاکانی کۆمەڵەکەی دروستکردایە دەبووە ئێستا خەڵک چاوەڕوانی عێراق بووە یارمەتی بدایە چونکە ئەو داهاتی کە لە نەو دەستیەکەوێ ئەوەندە زۆرە بەشی نەک عێراق بەشی دوو وڵاتی کەژەکە بەڵام عێراق هاتووەچی کردەوە بۆی ئەم سراعەن حیزبی و مەزهەبیانەی کە لە عێراقدا هەیە بۆی ئەم بۆ چوونانەی کە هەیە هەر کەسی لە وڵاتێک و لایەکەوە ڕایەکێشەیە عێراق ئێستا فەقیرترین وڵاتە ناشەفافترین وڵاتە گەندەڵترین وڵاتە لە سەر ئاستی وڵاتان لە ڕیزی هەرە پێشەوەی گەندەڵەکانە ئەمە لە ڕووی تریشەوە ئێستا ڕێژەی هەژاری لە 20 بۆ 25 تا 30 ڕوات لە وڵاتە دەی باشە وڵاتێکی نەوتی چۆن دەبێ هەژاری تێدا بێ بێهکارەکەی لە 16 تا 20 لە هەندێک پارێزگای ئەچێتە لە 40
معقول نیە پارێزگایە کە تۆ بەرهەمێنی نەوتی تێدا بێ بەڵام بێکاریەکەی لە سەدا 30 و لە سەدا 40 بێ کەواتە ئەمانە هەمووی پێ دەڵێ عێراق وڵاتێکی فاشلە لە ڕووی ئیداری و لە ڕووی ئیدارەدانی وڵاتەوە نەیتوانی وە خۆی ڕێخاتەوە خۆی خەرجی ڕێخات لەگەڵ داهاتەکە بیگونجێنێ ئێستا عێراقێک لەو دەوڵەتە قەرزدارانەی کە ڕۆژانە و ساڵانە قەرز کەڵەکە دەبێت سوەکەی دەچێت ژێرخانی دروست نەکردووە ژێرخانی بۆ دوێرانەکردەوە وێرانەکە سەر کارگەی ئەو کارگانەی کە لە حربی عێراق ئێرانە لە حربی کوێتە تەدمیر بۆ تا ئێستا نەیتوانێت پێویستە چاکیان کاتەوە کەرتی پیشەسازی و کشتتوکاڵ گەشە پێ بداتەوە هەموو ئەم پالانی کاتۆ ڕێک لەلایەن کۆمەڵێکەوە خراوەتە گیرفانیان و بەغێر مباشر سپی کراوەتەوانێ و ئێستا بخۆیان بوون بە خاوەنی هەموو شتێک هەرێمی کوردستان چی لەم هەرێم دەم ناوەندە عێراق ئێستا هەرێمی کوردستانیش بەشێکە لەم ناوەندە ئەویش بێبەش نییە لەم کەم و کوڕیانە و عێراق بە حکمەوەی ئێمە تا ئێستا پەیوەستین بە عێراقەوە ئێمە پێ اتفاق سیاسیانەوەگەی لە یاسای بودجەی 2009 ڕێکەوتون کە ئێمە ساڵانە 450 میلیارد دینارمان بداتێ مانگانە لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر توانین 250,000 بەرمیل نەوتیان ڕۆژانە بداتێ بەڵام ئەگەر نێشیدا حکوومەتی هەرێمە 250,000 دەتوانێت هەر پارەکە بنێرێت ملزەمە حکوومەتی ناوەند پارەکە بنێرێ بەڵام لە دۆخێکی ئاوادا کە نرخی نەوت زۆر دابەزیوە کە عێراق بەم شێوەیە لە هەموو ڕوویەکەەوە بەرەو دواوە دەچێت حکوومەتێکی تا ئێستا حکوومەتێکی کارای تێدانێ حکوومەتەکە کار بەڕێکەکە خاوەنی زۆر بڕیار نییە بیدا یەک لەسەر 12 بوجە بۆی هەیە خەرج بکە پارەیەکی نەماوە وەک ئەم نرخ ئەم کەم بوونی بەرهەمینە نرخێنەوەتە شاتۆتە سەری لە ئێستادا عێراق لە قەیراندا کە عێراقی لە قەیراندا بە دڵنیایی و هەرێمی کوردستانی دەکەوێتە قەیران چونکە ڕەنگە ئەو بڕەبوجێ ئەگەر بێت و اتفاقێکی سیاسی نوێ لەگەڵی دانەکرێ و لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستانیش بەجددی نەچێتە پێشەوە لەگەڵ یا ڕەنگە ئەویش ئامادە نەبێ ئەو بڕە پارە بنێرەکە چونکە ئێستا هەندێک دەنگۆدا پەرلەمانتارەکان پێیا بووە کە ئەگە حکوومەتی هەرێم ئەو نەوتە ڕادەزنەکە ئێمەش بە ئەو پارەیە بۆ نەنێرین بەڵام دەبێت زوو سەرکردایەتی کورد بە دڵنیاییشەوە دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە پێم وایە بڕیار درراوە کە بە زووترین کات شاندگیان متابعە کرێت یا سەردان بکەن یان اتفاقکەن لەگەڵ ئەو حکوومەتە کار بەڕێکەرە یا ئەوەی کە هەڵسێ بەکارەکان بەشک و حکوومەت پێک بێت و ڕێکەوتنی تازە بێ ئەو بڕەپارە نەبڕدرێ بەرامبەر بۆش حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ئاسانکاری بکە بۆی بتوانن ئەو بڕەپارەی کە لە حکوومەتی ناوەندەوە دێ بەردەوام بێت چونکە بڕەپارەیە بەردەوام نەبێ داهاتی ناوخۆش بەهۆی ئەم کەرەنتینەی کە لە هەرێمی کوردستان و عێراق بووە داهاتی ناوخۆش زۆر لاواز بۆ کەسە بەپێی دوا داتا کە خستویان تە ڕوودوێنێ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە ساڵان لە مانگای ڕابردووە ڕەنگە 200 میلیارد دینار مانگانە داهاتی ناوخۆ بوو بێ ئێستا بۆتە 6 میلیارد مەسەلەن فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان 290 ئەوەندە میلیارد دینار ئەهات بۆ وەزارەتی دارایی و دابەشکرا بەسەر بوجا ئێستا بۆتە 6 میلیارد کەواتە تقریبا 470 میلیارد دینارێک کەم بووە پارەکەم لە داهات ئەم کەمبوونەی داهات مەسەلا حکوومەتی ناوەندیش ئەوە نێنێرەوە ئەو کەم داهاتیش کەم بێتەوە بە دڵنیاییەوە گرفت بۆ هەرێمی کوردستان دادەنێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەروەکو دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشیانە بڕیاریان داوە کە سێ ئەولویەتیان بەکاری خۆیان داوە یەکێکیان ئەوەیە تەندروستی هاوڵاتیان بپارێزن بۆ ئەوەی ئەو ڤایرۆسە گەشە نەکات و نەبێت کاریسە بۆ هەرێمی کوردستان توان دە کۆنتترۆل دەرناچێ دووەمیشیان موچەی خەڵک نابێ بە هیچ شێوەیە هەوڵ بدرێ بیر لەوە بکرێتەوە دەستکاری بکرێ سێمیشیان وا بکەن مەسەلەن ئەو خۆیان ڕێخەنەوانێ بودجە و داهات ڕێخەنەوانە و خەرجیەکان ڕێخەنەوە بۆ ئەوەی ئیداری هەرێمی کوردستانی پێ بدەن و نەکەوێتە قەیرانەوە بڕیاری سیاسی لەگەڵ بڕیاری ئابووری ینی بە سۆز و بە عاتفە ینی بڕیار نەدرێت ئەگەر بەو شێوێ بە هەرێمی کوردستان ینی نرخی نەوت بەو شێوێ دابەزێ ینی ئەتوانێت بە داهاتێکی نێوخۆیی ینی گەر شەفافیە دەبێ وەکو کە دوێنێ ڕاگەێنرا کە موچەی فەرمانبەران ناوەسێن نرخی نەوت بۆ شێوێ دابەزێ دەخلی نێوخۆیی ینی ئەگەر بەو شێ دانی موچە بەم ڕادەیە بەو شێوێ تاکەی بەردەوامە بێ من زۆر ڕەشبین نیم بە بارودۆخەکە ئەمە یەک دووش تەسەوڕ ناکەم نرخێنەوت بەم بێهێزیە و یان بەم کەمیە بمێنێتەوە چونکە ڕەنگە ڕێکەوتنیەکی بینی سعودی و رووسیا بێتە پێشەوە و ئەمریکا تەدەخولکات و کۆمەڵی لە دەوڵەتان هاوپەیمانی هاوکارکردن بۆەوەی کە ئەوە بێت سێش ئەمە یەک دووەمیشان ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان لە خۆڕێخستنەوەیە بۆ ئەوەی کە جموجوڵە بازرگانەکان نەوەستێت داهات دروست بێتەوە کە داهات دروست بوو ئەوانێ دەوێت قۆناغی سیهێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بیر لەوە بکاتەوە
داهاتە خۆی ڕێخاتەوە خەرجەکانی ڕێخاتەوە خەرجەکانی زیاتر کەم کاتەوە خۆی وادێ بکات لەگەڵ ئەم بارودۆخە خۆی بگونجێنە لانی کەم ئەگەر نەیشتوانێ گەشە بە پرۆژە بەرهەمێنەکان و پیشەسازیەکان بدا لانی کەم بتوانێت موچە و بژێوی فەرمانبەران و خەڵکی هەرێمی کوردستان کەم نەکاتەوانێ بتوانێت ئیداریان پێ بدا لانی کەم ئەو پارەیە کە لە بەردەستی فەرمانبەراندا لە بازاردا خەرج کرێتەوە تەداول بکە بۆ ئەوەی ئەزمە لە بازاردا دروست نەبێ و بتوانێت خەڵکیش بە ئاسوودەیی ئەم بارودۆخە تێپەڕێنە چونکو ئەم بارودۆخە تۆ لەلایەکەوە لە ماڵەوە کەرەنتیل کراویت لەلایەکەوە داهاتە نەبێت و لای موچەش نەداتێ بارودۆخەکە زۆر قورزە بێت لەسەر حکومەتیارەکە بۆ ئەوەی کە ینی ئەوەکو لقی سلێمانی سندیکای ئابووری ناسان چۆن پێشبینیەکی خراپ بکەن بۆی خراپتر نێتە پێشەوە بۆ نمونە گەر موچەی فەرمانبەران یا موچە خۆران کە ڕێژەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان ئاوا بەردەوام بێ ینی شوێنگرەوە ئەلتەرناتیڤ چیە بۆ بەقاڵێک بۆ دوکاندارێک بۆ ناموچە خۆرێک بڵێ بە دڵنیایە کە موچە نەبوو ئەو کاتە هەموو ئەوانەی کەژە وەستن چونکو هەموو تۆ پارەکەی ئەدیتەوە بۆوان ئێمە لەبەرەوەی کارگەکانمان نییە مەسەرەن بەرهەمهێنان بکات شت بکڕین ناپیشە سازین گشت و کاڵەکەشمان پێش نەکەوتووە گەشت و گوزارەکەشمان ئەگەر میشمان بێ لە ئێستادا ناتوانێت داهات دروستکات چونکە بۆ ئەم بارودۆخەوە هەموو شتەکان وەستاوە بەڵام لە ئێستادا ناکرێت ئێمە دەستەوەسانیش دابنیشی دەبێ خۆمان ڕێخینەوە دەبێ تەسلیمی ئەم واقعە نەبین چون ئەمەش بە پێویستی بە تەسحەیە پێویستی بە ماندووبوونە پێویستی بە ئەفکاری ئابوووریانەی بەهێزەیە خاوەن بڕیار بن ئەوەی کە لە دەسەڵاتدا ئیدارەدانە ئەویش بەوەیە کە یەکسان یەکان پێشە موشت ئەو یاسای چاکسازی کە لە پەرلەمان دەرچووە محاولەی جدی بکەن وەکو خۆی جێبەجێ بکرێت کە ئەمە مافی خەڵکی خۆی تەنزیم دەکاتەوە بڕێکی باشی داهات بۆ دەگەڕێتەوە تۆ لە بری ئەوەی کە 800 ملیار دینار بدەی بە خەڵک تۆ لەوانەیە و کاتە بڵێم 650 ملیار دینار دەی بە خەڵک ئەگەر بێت و خۆت ڕێخیت و یاسای چاکسازیەکە جێبەجێ بکرێ دوای ئەوەگەر بێت و داهاتەکان ڕێخیتەوانێ و باجەکان ڕێخیتەوە وەک ئەو خاوەن کۆمپانیانیشی کە لە وڵاتدان ئەتوانن ئەو سەرمایانەی کە هەیەە وردە یارمەتی حکوومەت بدەن بەکەوکو کەرتی تێکەڵاو ئێمە ناو ئەو قسە و باسەکە بەجددی کە پەیوەندی هەیە بە دابەزانی نرخی نەوتەوە و پاککەوتنی زۆرترین سەکتەرەکانی کار ینی پێشەوە ئەوە بڵێم لام گرنگە کە کاکشە وتی حکوومەت خەرجی کەم کاتەوە مەبەست چێ لەو خەرجی کەمکردنەوە چۆنە ئێمە ئێستا بەپی ئەو پلانێک کە هەبوو لە ڕابردوشدا هەبووە هەموو وەزارەتێ بڕێ پارەی باشی لەبەردەسا بۆ خەرجکردن کۆمەڵی خەرجی ناپێویستێ ڕەنگە مانگانە بڕیاریان دابێ کۆمەڵە شتی زۆر بکڕن بەڵام ڕەنگە لە ئێستادا پێویست نەبێ هەموو شتە بکڕن ڕەنگە پێویست نەبێ ئەو هەموو سیارێ بکڕن ڕەنگە پێویست نەبێ ئەو هەموو سەفەرە بکرێ ڕەنگە پێویست نەبێ ئەو هەموو کۆنفرانس و کۆنگرێ بکرێت و بڕێپارەی زۆری بۆ خەرج بۆ نمونە بڕێنی زەماڵی تەندروستی پێڵێن کوردی زەماڵی بڵێ بڵێ دەرماڵی تەندروستی ینی بڕێنی ئەوە پێویست نییە ئەوەی کە ئەچێتە سەر عمودێکی کارەبا ئەو ڕێخستنەوەی یاسایی یەکێکە لەوەدا یەکێکە لە چاکسازیەکان ئەوەیە کە تۆ مەبەستم لە پرسیارەکەەوە بکە کەمکردنەوەی دەرماڵە کەڵێ زیادکردنی کەمکردنەوەی خەرجیە پێویست ناپێویستەکان ئەمە ئەوەیە کۆمەڵی دەرماڵە تۆ داوە زیاد لە ساڵ 5 ئەو موچەیەک دەرماڵەیە وەرە دەرماڵەکان ئێستا کە خۆیان بەرنامەیان داناوە کە ڕێکی خەنەوە چۆن ڕێکی دەخەنەوە مەسەلەن من کرێکاری کارەبام من یەکێکم لەو کرێکارانە کە دەچم بەسەر عمودەکان دەکەون بۆ چاکردنی عمودەکان ئەمە من دەرماڵی مەترسیم پێویستە چونکە من دەچمە سەر عمودەکە لەوانەیە سبێنێک بووم کارەبا بمکرێ بەڵام منێکی تر فەرمانبەرێکی کردم لە دایرە دانیشتوم لەسەر مێزێک ڕەنگە ئەوە ئەو دەرماڵەیە نەگرێتەوە ئەمەیەکردنەوەی خەرجەکان یەکێکە لە باش یەکێک لە کەمکردن خەرجەکان ئەلم بابەتەیە کە ئەمە داهاتێکی باش بۆ دەگێڕێتەوە دوو ئەو وتمان باسی ئەومان کرد ئەو خەرجیان ڕێخیتەوە دوو باجەکان ڕێخیتەوە ئێمە سەر کەرتی تایبەت کەرتی تایبەت لە ئێستادا لە کاتی قەیرانی ئەووادا ڕۆڵیان هەیە دەبێت کەرتی تایبەت کەرتە نیشتیمانیەکە بن بڕوایان بە نەتەوەکە و بیلەتەکەی خۆیان هەبێ خەڵکی خۆیان ئەمڕۆ پارەیەکیان لەبەردەستایە بەهۆی بارودۆخێکەوە کە لە کوردستان بۆیان ڕخسا و ئەم پارەیان دەستکەوتووە ئەم پارەیە دەتوانن ئیستیغلالیکەن ئێمە ناڵێن پارەکانتان هەموو بێنەوەی بیخەنەوە دەستی حکوومەت و بیخەنەوە دەستی خەڵک ئەڵێن وەرن پرۆژەی سەرمایە گوزاریکەن لەگەڵ حکوومەتتا ڕێکەون ئەو پرۆژانەی کە پێویستن وەکو کەرتی سناعە کەرتی زراعە کەرتی سیاحە وەرن پرۆژەکانتان دەست پێ بکەن چاوەڕێ مەکەن حکوومەت پارەتان باتێ ئێستا پارەکانی خۆتان خەرجکەن بیکەن بە قەرز بەسەر حکوومەت ڕێکەوتن من بۆ بە جیاوازی پرسا لە کاکشێخ نەکەم بەم شێوەیەکە ئەگەر قەرار بیانی تا ڕادێ ئازادیەکی ئابووری ینی هەبوو بێ هەیە لە هەرێمی کوردستانە
ئەو کەسانی بوونەتە خاوەن سەرمایە و بزنس لە هەرێمی کوردستانە نەکەوتون تژێر ینی ئەو یاسایی کە باج بن بە حکوومەت ینی ئەسن کاتیەوە نییە کە ئێوە وەکو سندیکای ئابووری ناسان دراسەی کەمە بکەن کە ئەوانی باجیان نەیاوە کە بە ملیار دلار دەخەمڵێنرێت ینی ئەسە کاتیەوە نیە باجەکەیان بگیرێتەوە چۆنە ئێمە لە سەردەمێکە یاسای وەبەرهێنانمان دەرکرد لە هەرێمی کوردستان ئەو یاسایە کۆمەڵی سپادی باشی لێکرا و کۆمەڵی وەبەرهێنی سوودیان وەرگرتووە و سواز بۆخوا دەوڵەمەند بوون و پارێکی باشیان دەستخەرزی بچووک و گەورە ئێستادا ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە یارکە ئەو کاتە ڕەنگە لە یەکێ لە یاساکانە ئەوە بوو بێ مەسەلەن بەخشینی ئەو کۆمپانیایە کە ئەم کارە دەکات لە باج بەڵام ڕەنگە لە ئێستادا ئەوەمان کردووە بۆ ئەو سەردەمە گونجاو بووە لەبەرەوەی داهاتی کەمە لەبەردەستا بووە ئێستا ئیتر وەختی ئەوەیە کە ئەویش بکەوێتەوە ژێر باشدان بکەوێتە ژێر ئەوەی کە یەکەم باجەکانی خۆی بدا کە لەسەرەتی دووەگە قرزی لە حکومت وەرگرت و محاولە کە ئەو قرزانە بداتەوە سێش ئەم کردی تایبەت قسەم لەسەر ئەوەیە سێش دەکرێت سەرمایە گوزاری بکە نەچێت دەرەوە سەرمایە گوزاریکە سەرمایە گوزاری لە وڵاتەکەی خۆیدا بکە بە ئیتفاق لەگەڵ حکومەتەوە و کردێکی تێکەڵاو بێت حکومەت ئاسانکاری بۆ بکە وەکو تەخمین یعنی ئەگەر بەو شێوە ئەو یاسا ڕێسایان بگیرێتە بەر نەخینەوت بەم شێوە بەردەوا بێ تقریبان هەرێمەتوانی ئیرادەی زانی چۆنە تۆ مەدەر هەر موچەکە حساب نیە تۆ موچەکە بدەیتێ دەبێت تۆ سەرمایە گوزاریکە چون کۆمەڵی خەڵک دێ موچەی نییە دەبێت ئیش بدۆزیتەوە بۆ خەڵکیش بێ ئیش نەبێت کار دەستی کار وەستاکانمان ئەوانی شە بخەیتە سەرکار خۆ ناکرێت تۆ من ڕاستە من موچە خۆرم و لە ماڵەوە موچەکەمە خۆممانگانە و پاشەکەوتم نابێ ئەوەی کەوەری یەکرم ڕێگە خەرجیەکەمەوە بەس کرێ کارێکە ڕۆژانەکەی لەسەر ئەو ژیانی لەسەر ئەوەیە خۆ ناکرێت ئەوانیشە بێ ئیمان چۆن وڵات هاوکار بکەی هاوکاری بکەن کردە نیشتیمانی کەتی تایبەتەکە کاڵم کەتی نیشتیمانی یەکەم ئەوەتە ڕۆڵێکی باشیان بینیوە لە هێنانی خواردنان بۆ ئەوەی وڵاتەکەمان بێ خواردنە بێ دەستیان خۆش بێ لێ دووەم ئەرکیان ئەوەیە بێن سەرمایە گوزاریکە لەگەڵ حکومەتە ڕێ بکەون سەرمایە گوزاریکەن لە دروستکردنی کارگە لە دروستکردنی پێشخستنی کەرتی کشت و کاڵا لە پێشخستنی ژێرخانی کەرتی گەشتیاریدا ئەمانە بکەن ئەمانە کە سەرمایە دەستی کار دروستەکەن کاکشەخبیر لەوە کراوەتەوە کە ینی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی ئەو قەیرانی کە کۆرۆنا دروستی کردو لە ڕۆ ئابوووریەکەەوە کەمێ هەرێم بەهۆش خۆی بێتەوە ئەمە ئەم بەڕای من خۆی لە ئابووریژە هەیە پێندەکەی دەڵێ هەندێک زەربە هەیە بەهێز دەکا هەندێک زەربە هەیە دەتخابێ ئەم زەربەیە باشە بۆ هەرێمی کوردستان کە سوود لێوەرە ئێمە بەڕاستی تێگەیشتین کەرتی تەندروستیمان کەم و کوڕی زۆرە دەکەواتە دەبێت ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا نابێت دەستەوەستان بە ڕاستە ژیانی مەترس ژیانی هاوڵاتیان ضرورە بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت بیر لەوە بکاتەوانە کە چۆن پلان دابنێن بۆ پێشخستنی کەرتی تەندروستی یعنی سوود لەم دەرفەتە وەربگرێ ئێستا سوپاسیان دەکەین دەستی ئەو کەرتی تایبەتە خۆش بێکە لە ئێستادا زیاد لە 5 شاری کوردستان نەخۆشخانە دروست کرا کۆمەڵێ لە مەسەلەی ژووری بازرگانەکان هاتن کۆمەڵی جیهازیاندا ئەمە بەڕاستی ئیش هاوکارێکی باشی کەرتی تایبەت بوو بۆ حکومەت کەواتە ئەتوانین لەمەوە ئەم جابین سەردی کەرتی تەندروستیکەن ئێمە کێشەمان هەیە لە بینا کێشەمان هەیە لە پسپۆڕیا کێشەمان هەیە لە جیهازە کێشەمان هەیە لە کۆمەڵێ تەنزیمکردنی دکتۆر و ئەیادەکان و کلینیکەکان و هاوڵاتیاندا ئەمانە پلانی بۆ دابنین ئەمە ڕێخین ئەمە گەورەترین دەستکەوتە بێ ئێمە دەم پرۆسێ لەم ڤایرۆسە وەرمان گرتووە خاڵێکی کە مەسەلەن کەرتی تایبەتە لە ئێستادا گەر تۆ گەشەیان پێ بدەیت هاوکاریان بکەی ڕێنمایەکانیان بۆ ئاسان بکەی بتوان ئەمانش بێن دەوری خۆیان ببینن ئیستیعابی بێکاریەکە و بۆکەن هاوکاری دەکەن لە سەرمایە گوزاریدا بۆ ئەوەی بتوانین دەور ببینن تۆ ئیتر مەشغوڵ ئەبی بە ئیشکردنێکەوە بۆ ئیدارەدانی ئەم وەزعە کەرتی تایبەت ئەجوڵێت داهات پێیاکە کەرتی تایبەت ئەجوڵێت سەرمە دەستی کاری بۆ ئەجوڵێنێ لە کۆمەڵێ مەشاکل نەجاتت ئەبێ کەواتە لە ئێستادا پێویستی بۆیەتی هەمومان ئیشکەین ینی کرد هاوڵاتی و کەرتی تایبەت حکوومەت هەر کەسێ سەرمایەکی لە بەردەستدا وەکو دواپرسەر کاکشە ئەگەر قەرار بێ ئەمە وەکو وڵاتێکی ناپیشسازی یاخود وەکو وڵاتێکی بخۆر ئەوی کە پێڵم مستەهلیک ینی زۆر نەکەوتبی نەژێر قەیرانی ڤایرۆسی کۆرۆناوە ینی ئەکرێت بۆ لەمە دووە ینی بیر لەوە بکرێتەوە کە ببینە بەرەمهێ نەکار بخۆر و ئەمە هەروکوتم چۆنە بێ استفادە لەم بارودۆخە بکەین دەبێت استفادە لە بکەین چۆن کەرتەکانمان ببوژینەوە بۆی سبینی ئێمە ئەم هەروکوتم داهاتی نەوە داهاتێکی جێگیر نییە ڕۆژێ بەرزە ڕۆژێ نزمە کەواتە کە تۆ داهاتەکە نزم بۆ تا بێ خەڵک چاوەڕە کاکسەم موچەی نەیەتی بەڵام کە داهاتی ترێ هەبوو ئەو کاتە تۆ کێشەت نییە داهاتەکانی کە تعویزی ئەو داهاتەوە بووە کاتەوانێک کە بە هۆی زیانی
هینەوە دەستی کەوتووە زیانی کەم بوونەوەی نرخی نەوتەوە دەستی کەوتووە کەواتە لە ئێستادا هەموو لایە پێویستە هاوکار بین بۆ ئەوەی ئەم بارودۆخە تێپەڕێنین بەڵام بێ دەرسی لێوەربگرین حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە لە ئێستادا پلانێکی باشی هەیە بۆ خۆڕێخستنەوەی هەم لە حکوومەت هەم ئەو سێکتەرانەی کە کاری لەسەر دەکات بە تایبەت هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات ئینشاءڵڵا هەرێمی کوردستان دوور دەبێت لە قەیرانی دارایی بەوەی کە خەڵک تووشی یەئس و بێتاقەتی بکە بەڵام ئەم بارودۆخەش تێدەپەڕێنین هیوادارین خەڵک سەلامەت بێ کەمترین زیان لێ دەرچین و بەڕاستی بەڵام لە هەموو شت زەڕورتر ئەوەیە بۆ ئەوەی ئێمە تووشی قەیرانێکی کە نەبین دەبێت خەڵک خۆی پارێزێ لە ماڵەوە بێت بەرکەوتنی کەم بێ بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر لەوەی کەسە ئەوە ئاماژە پێیا کە لە سێکتەرە تەندروستەکانەوە کەمڕیمان زۆر کەمڕیمان هەیە نەوزات شێخ کامل وەکو سەرۆکی لقی سندیکای ئابووریناسانی کوردستان کاتم نەما ببوورە سپاس بۆ جەنابی زۆر بەخێراتن زۆر بەخێراتی خۆشەویستان و عەزیزان ئێوەش هەمیشە بەختەوەر و تەندروست بن.